طبعا کەسی حەسوود بە نهێنی و بە ئاشکرا عەداوەتی خۆی ڕادەگەیەنی، دژایەتی تو دەکا، بە نهێنیبی بە ئاشکرابی یەکسەر ئیعلان دەکا کە ئەتوو لەبەر چاوی ڕەش بووی، بۆیە قەت پێی خۆش نییە تو سەرکەوی، هەرگیز لەگەڵ ئەوە دانیە کە تو سەرکەوتنەکەتەبی، دائیمەن لەگەرەوەدایە کە لەکەدار دەکا. یعنی خاڵی چوارەم ئەوەیە کە دائیمەن هەوڵی ئەوە دەدە لەکەدارت کە، بە جۆرە لە جۆرەکان باست دەکە کە لەو کەسایەتی خۆت لە هەیبەت و کەسایەتی تو بێتە خوارێ، لە بڕی ئەوەی تەشجیعت کە و دەستت بگری قاچت دەگری، ڕێگە نادا تو سەرکەوی، هەلێکیشی بۆ بڕەخسێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بی یەکسەر پەلکێشت دەکاتن بەرەو لای خوارەوە، لێ ناگەڕە قەت ئەتو سەرکەوی. بۆیە ئەگەر لەسەر حیسابی کەسایەتی توبی، لەسەر حیسابی زڕاندنی ناوی توبی دەیکا، گرفتی لەگەڵ بابەتە نییە. خاڵی پێنجەم لە ڕوو مەدحت دەکا، پاشەم لە زەمت دەکا. یعنی ئەگە بتەوێت کەسی حەسوود بناسیەوە ئەوە بزانە لە ڕوو دوێ بە شان و باڵتدا هەڵدەڵێت، ئەوە دەکا، بە جۆرە لە جۆرەکان باست دەکە، ئاوا مجاملەی زۆرت دەکا، بەڵام تەماشا دەکەی لە پاشەملا زەمت دەکە، قسەکانیش دوا بۆ دەگەڕێتەوە، ئەتوو قەت تەوەقوعی ئەوە ناکەی باشە و شەخصە تازە لەکنە من بوو ئاوای گوت، ئێستا چۆکن کەسێکی دیکە زۆرەشی دیکە ڕەفتار دەکات، زۆرەشی دیکە گفتار دەکات، کەواتە ئەوەشیان زۆرەکە لەوەی کە بتوێ بیناسیەوە. خاڵەکی دیکە، خاڵی شەشەم، لە ناو مەجلیسێکدا ئەگەر دانیشتبی باسەکە باسی تووە، باسی کەسایەتی تو دەکرێت، لە ڕووی باشیەوە بی، لە ڕووی چاچیەوە بی، شتێکت کردووە، باسی کەسایەتەکەی تووە. ئەگەر لە ناو ئەو مەجلیسە پرسیار لەوی نەکرابوو، ئەو خۆی پرسیارەکە لەوی نەکرا، یەکسەر بە جواب دێ، وەڵام دەداتەوە. فرانکەس ناوە ئاوا دێ دیسان جارێکی دیکە باست دەکە و دەیەوێت سومعە و کەسایەتی تو لە ناو ئەو مەجلیسەدا بڕوشێنی، لەکەداریکە.